زانکۆی ڕاپەڕین لە چاوەڕوانی دام و دەستگا میریەکاندا. ئەمە ناونیشانی وەرکشۆپێکی زانکۆی ڕاپەڕین بوو کە زۆرینەی فەرمانگە و بەڕێوەبەرایەتیەکانی سنووری دارێ ڕاپەڕین بەشدار بوون. یاریدەدەری سەرۆکی زانکۆی ڕاپەڕین دەڵێت ئامانجیانە زانکۆ ببێتە دامەزراوەیەکی گرنگی ناو کۆمەڵگا بۆ چارەسەرکردنی کێشە و گرفتەکان. ئامانجی ئێمە ئەوەیە کە زانکۆ ببێتە بنەمایەک و ببێتە دامەزراوەیەکی گرنگی ناو کۆمەڵگا کە لەوێەوە لە ناو زانکۆوە بەشێکی زۆری ئەو کێشە و گرفتانی کە لە ناو کۆمەڵگادا هەیە کە بەشێک لەو دام و دەستگا میریانە پێشنیاری دەکەن سەرنجیان هەیە لەسەری ئێمە بتوانین وەکو زانکۆی ڕاپەڕین کاریان لەسەر بکەن و لە داهاتوودا ببێتە هۆی هەوێنی کەشانەوە و هۆشارکردنەوەی تاکەکانی ناو کۆمەڵگا لای ئێمە. بەشدارانی ئەم وەرکشۆپە کە فەرمانگە و بەڕێوەبەرایەتیەکانی سنووری دارێ ڕاپەڕین بوون پێیان وایە بوونی هەماهەنگی لە نێوان زانکۆ و دەستگا میریەکاندا کاریگەری لەسەر بەرەو پێشبردن و چارەسەرکردنی کێشەکان و خزمەتی زیاتری ناو کۆمەڵگا دەبێت. بۆ ئەوەی کە بتوانین لە تەجروبە و عەقڵ و مەعریفەی پسپۆڕانی زانکۆ لە دکتۆرانی زانکۆ لە مامۆستایانی زانکۆ کە هەمویان خەڵکی ئەکادمی و بە تەجروبە و هەروەها خەڵکی هۆشیارن ئەم هۆشیاری و مەعریفەی خۆیان بگوازنەوە بۆ دام و دەستگاکان و بتوانن بە شێوەیەک لە شێوەکان ئێمەمانانێک کە بەڕێوەبەرایەتی فەرمانبەرەکەی حکوومەتین ئاراستە بکرێن بۆ کردداری باش و خزمەتکردنی زیاتری کۆمەڵگا وە لە هەمان کاتیشدا چاوەڕانی زیاترمان لە زانکۆوەیە کە ئەو کادیرانێک کە لێرە تەخەڕوس پێ دەکرێن دەردەکردن بۆ دەرەوە بتوانن بە شێوەیەک لە شێوەکان پەنجە بخەنە سەر ئەو کێشانەی کە لە کۆمەڵگا و لە بەڕێوەبەرایەتی و لە دائیرەکاندا لە سنووری حکوومەتی هەرێمی کوردستان هەنا. دیارە ئەم وەرکشۆپە کاریگەری خۆی هەیە. ئێمە وەکو بەڕێوەبەراتی گشت تەندروستی ڕاپەڕین کە بەشدارین لەم پانێلە باس لە هەماهەنگی نێوان زانکۆ و بەڕێوەبەراتی گشت تەندروستی ڕاپەڕینەکەین. ئێمە هەرچەندە لە ساڵانی پێشوو هەماهەنگی باشمان هەبووە وە کۆمەڵی خوێندکاری زانکۆی ڕاپەڕین لە نەخۆشخانەکانی سنوورەکە ئێمە خولی خۆیان بینیەوە هەروەها پلانی تایبەتمان هەبووە بە هاوکاری زانکۆی ڕاپەڕین بۆ پێشخستنی کەرتی تەندروستی لە سنوورە. وەرکشۆپی زانکۆی ڕاپەڕین لە چاوەڕوانی دەستگا میریەکاندا خۆی لە دوو پانێڵ دەبینێتەوە بە بەشداری بەڕێوەبەر و فەرمانبەرانی دەستگا میریەکانی سنووری دارێ ڕاپەڕین کە ئامانجلەی پتەوکردنی پەیوەندی نێوان زانکۆ و دام و دەستگا میریەکان و زیاتر هەماهەنگیان لە پێناو بەرەو پێشبردنی دەڤەری ڕاپەڕین بۆ خزمەتکردنی هاوڵاتیانە. توانە عومەر، کورسات نیوز، ڕانیا.